تەنها 8 ڕۆژ پێش ئێستا لەم جێگایە کە گەڕەکی سنگاویەکانە لە قەزای ڕزگاری خەڵکی بەڕێزی ئەم گەڕەکە گرت بوونەوە و داوای خزمەتگوزاریە سەرەتاییەکانیان کرد. ئێمە وەک تیمی دەستگای میدیای کۆباس لە گەرمیان هاتینە ئێرە و داواکاری دانیشتوانی ئەم گەڕەکەمان گەیاند بە بەڕێز قایمقامی قەزای ڕزگاری و دەست بەجێ لەوێەوە پەیوەندیمان پێوە کرد ئەوش بەڵێنیدا کە کێشە و گیر و گرفتەکانیان بۆ چارەسەر بکات کە کێشە و گیر و گرفتەکانی ئەوان داواکاریەکانی ئەوان پێکاتبوو لە ئاوەڕۆ و هاوکات دروستکردنی قوتابخانەیەک لەم گەڕەکەدا. ئێمە ئەمڕۆ هاتوونەتە ئەو جێگایی کە گرتبوونەوەکەی تێداکرا دەمانەوێ لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای ڕزگاری گفتوگۆ بکەین ئایا ئەو بەڵێنانی کە درا کەی دەڕاتە بواری جێبەجێکردنەوە و مژدەی دڵخۆشکەرشمان پێەیە لەگەڵ مانابن با بڕۆینە لای بەڕێز کاک جەماڵ شەید مامساڵە. کاک جەماڵ سڵاو دێ بێ ئەم کاتت باش سپاس بۆم دەرفەتە 8 ڕۆژ پێش ئێستا لێرە گرتبوونەوەیەک کرا خەڵکی گەڕەکی سەنگاویەکان ئێمە لە ناو گرتبوونەوەکەوە گفتوگۆمان لەگەڵ ئەوانە کردووە پەیوەندیمان کرد بە بەڕێستانەوە ئێوە بە پەیوەندی وەڵامی ئەو هەوڵاتیانەتاندایەوە دەستان خۆش بێ سپاس بۆ دەرفەتەیش کە ئەو ڕۆژە و ئەم ڕۆژ بە ئێمەتان بەخشی وتت کە قوتابخانەیەک و ئاوەڕۆکەشیان بۆ چارەسەرەکرێ لە ماوەی 2 هەفتەدا ئەمڕۆ ئێمە هاتینە ئێرە و ئەو جێگایە کە گردوونەوەکەی تیاکرێ جا دەمانەوێت بپرسین کەی ئەوانەی کەوتمان ڕاتە باری جێبەجێکردنەوە. سپاس بۆخوا دوایەوەی کە بەڵێنماندا خۆشبەختانە بەڵێنەکانمان جێ خۆی گرت دوای ئەوەی کە ئەو خەڵکە ئازیزەی گەڕەکی سنگاویەکان ئەو دوو داواکاریان لێکردین ئێمە پێمانوتن بەڵێنتان پێدین داواکاریەکانتان هەردگوی بەجێ و بۆتان جێبەجێ دەکەین خۆشبەختانە ئاوەڕۆکەیان دەرچوو بۆ کۆمپانیای واڵا ئێستا لە ئەمڕۆ تاوەکو سبەی دیان ئۆفیس دانان و لە هەفتەی ئایندەوە دەسەکەنە کارکردن بە مەبەستی دروستکردنی ئاوەڕۆی گەڕەکی سەنگاویەکان و کاری تێدا دەکرێت پشت بەخوا لە پێش باران و تۆڕەتوشی تاوە بێ لەلایەکی تر مژدەیەکی خۆش بۆ هاوڵاتیانی ئەم گەڕەکە ئەو کاتی کە من بەڵێنم پیاندا خوێندنگەیەکیان بۆ دروستکەم هەردوێن ێبرای بەڕێز و خۆشەویستم کاک شێخ ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و بەرپرسی ئیدارەی یەکێتی پەیوەندی پێمانەوە کرد و مژدەی ئەوەی پێداین کە مژدانە بە گەڕەکی سنگاویەکان و هاوڵاتیانی ئەزیزی ئەم گەڕەکە بدەین کە ملیارێ دینارمان بۆ دابین کراوە بۆ بەسی دروستکردنی خوێندنگەیەک بۆ ئەم گەڕەکە خۆشبەختانە ئێمە لە دوێنێەوە دەستمان کراوە بە دروستکردنی دەرخستەکە و هەر لەم مانگەدا دەسەکەینە بنیادنانی خوێندنگەکە و خوێندنگەکە دەخرێتە خزمەتی دانیشتوانی عزیزی خەڵکی سنگاویەکانە واتە منداڵانی ئەم گەڕەکە جاران چەندین کیلۆمەتریانە بڕی و دوورەکەوتنەوە و مەترسیان لەسەر بوو ئەوەی پێشوش ڕووداوی هاتوچۆ هەبوو منداڵ لەم گەڕەکە گیانی لە دەزاوە بەسە بەدەسە شەقە ئەمە ساڵی ئایندە نامێنێ بنە خاوەنی قوتابخانەی خۆیان و ئاوەڕێی خۆیان پشت بەخوا بە شێوەیەکی سەریع دروستەکرێ ئینشەڵڵا تا ساڵێکی تری ئەم کاتە خوێندکارەکانیان لەم خوێندنگەی خوێنن کە لێرە دروستەکرێ. ئەم گەڕەکە ئێمە کە هاتین گفتوگۆمان کرد باسییان لەوە کرد کێشەی ئاویان هەبووە بزانم بەڕێستان ئەو کێشەیشتان بۆ چارەسەرکردن. گەڕێکی سنگاویەکان گەڕێکێکی تازە بوژاوەیە و تازە لە گەشەکردندایە ڕۆژ لە دوای ڕۆژ ماڵی فراوانتر و زۆرتری بۆ دێت ئێمە هەر ئەم ساڵ مانگی پێشوو بیرێکی ئاویشمان بۆیان لێدا بەڵام ئەوەی پێمان بکرێت درێغی ناکەین و دڵنیا بن لە فتری ئایندە و لە ماوەی ئایندەداوە ئاکەین پارکێکیشان بۆ دروستکەین یعنی لێرەوە مژدەی پارکێک و باخچەیەک شەدەن بۆ ئەم گەڕەکە پشت بەخوا ئەوەشیان بۆکەین ئینشەڵڵا ئەوەی یەکێک بوو لە داواکاریەکانیان هەر لەوەیە کە قسەمان لەگەڵ بەڕێستاکردیان و ئێمە باخچەمان نییە سەوزاییمان نییە واتە ئێساەوەی من بزانم بیرێکش لەم نزیکە لێ درێت دارستانێکی دەستکردش دروستەکرێت لە نزیکی ئەم گەڕەکە هەر 200 متر لێرەوە دوور نییە خۆتان نەزان سەرەتای سنگاویەکانە جگە لەو بیری یەکەم کە بۆ ئاوی خواردنەوە لێماندا ئێستاوە گەر خۆتان بتوانن ببینن ئێستا خەریکی بیرێکی ترین بە مەبەستی زیاترنی سەوزایی لەم سنوورەدا. کێشە و گیرروگرفتی ڕزگاری چی دیکە هەیە کە بەڕێستان بۆتان چارەسەر کرا بێت ڕۆژانە هاوڵاتیان داوا بکەن هەندێک جار قیرتاو باس لەوە کرێت کە قیرتاو کەمە لە گەڕەکەکەیە کێشە و گرفتەکانی قیرتاوکردن لە ڕزگاری چارەسەر کراوە. بەڵێ سپاس بخوا لەو پارەی کە برای بەڕێز و خۆشەویستم کە عقوبات بۆی دابینکردین بە بۆنەی بە خەزابوونی ناحیە ڕزگاریەوە کە بڕی 5 میلیارد دینار بوو خۆشبەختانە ئێمە لە 4 گەڕەکەوانەی کە جادەی دووسایی دووسەرەکین لە ئەم ساڵدا ناکاتە ساڵی ئایندەی ئینشەڵڵا پشت بەخوا هەموو قیرەکان تەواو دەکرێن و دەخرێنە خزمەتی هاوڵاتیانەوە. وەکو مژدانەیەک بۆ هاوڵاتیانی قەزای ڕزگاری ئەو قیرتاوانە کەونە چی گەڕێکێکەوە چونکە هەندێک پرسیارەکات قیرتاوێکەیە لە گەڕەکی ئاوباریک قیرتاوی دیکە هەیە لە گەڕەکی حەمرین و ئەو ناوچانەی دیکە ئەوانە هەمووی ڕاتەبواری جێبەجێکردنەوە. بەڵێ کاکتوانە گەڕەکی ئاوباریک دووسایی دەکەی
ئەو دڵنیا بن لەم ساڵدا تەواو دەبێت و لەو پارەی کە لە بەردەستمانە داخلمان کردووە. گەڕەکی نەورۆز، گەڕەکی حەمرین، گەڕەکی شاکە لای ماڵ کاکسەیوانی گەشت بەرەو سەرەوە بۆ محەتەی کارەبا، ئەمانە هەموو دەکرێتە قیرتا و جگەلەوە کۆڵانی لای خوێندنگەی مەرزیە کە کۆڵانێکی ڕئیسیە دەکرێتە سەب و سەرباری هەموو ئەمانەش ئێمە لە سێکتەرەکانی ئاویش چوار بیرمان لێداوە هەر لە مانگەدا بۆ زیاتر نسبەی زیادکردنی سەوزایی لە سنوورەکە و جگە لەمەش بیرێکی تریش لێدەین بۆ ئاوی خواردنەوە بۆ گەڕەکی نەورۆز و تۆڕی کارەبای نیشتمانی بەشێ لە گەڕەکەکانی شاکەل و گەرمیان هەر لەم فترە نزیکەدا نۆژەن دەکرێنەوە. منەوە لە کۆتاییە پرسیارێک بکەم، ڕۆڵی میدیا تا چەند گرنگە لەوەی کە داواکاری هاوڵاتیان بگەێنێ بە بەرپرس و بەرپرسیش زۆر جار لەوانەیە بە بۆنەی دەوامەوە نەتوانێت بە تەواوەتی ئاگای لە شار بێت، هەرچەندە ئێوە درێغیتان نەکردووە، ئێمە ئاگادارین بە بەردەوامی لەناو هاوڵاتیان بوو. بەڵام ئەمەوێ بپرسم ڕۆڵی میدیا تا چەند گرنگە؟ لێرە خۆتەزانی دەیان میدیای لێبوو، بەڵام ئێمە پەیوەندیمان کرد بە بەڕێستانەوە تا سوپاس بەخۆی کێشەکەی شارەسەر بوو. کاک توانەگەیان ڕۆڵی میدیا ئەگەر بیانوێ بە شێوەیەکی ئیجابیانە خزمەت بەم وڵاتەوە بەم خەڵکە بکەن، ئێمەش پێی خۆشحاڵ و پێی سەربەرزە بین. دەورێکی باشیان هەبووە، مەسەن بوونەتە وەسیتێک لە بینی هاوڵاتیان و حکومەتە بۆ ئەوەی کە بتوانن کەم و کوتری و گرفتەکان بە شوەیەکی باشتر و جوانتر بخەنە ڕوو تاوە کێمەش بتوانین لەو ڕێگەیەوە خزمەتێکی باشتری هاوڵاتیان بکەن بە شێوەیەکی گشتی. دەست خۆش بێ کاک. سپاس بۆ مادومان کردی، سپاس بۆ تۆ. بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی گوێبیست بوون بەڕێز جەماڵ شەهید مام ساڵاح قایمقامی قەزای ڕزگاریە. ڕزگاری نزیکەی مانگێکە بێ کراوە بە قەزا، هاوڵاتیانی ئەم گەڕەکە کە گەڕەکێک بوون بەشێک لە خزمەت گوزاریەکانیان نەبوو. ماوەی 8 ڕۆژ پێش ئێستا لەم جێگایە گردبوونەوە و داوای خزمەت گوزاری و مافە سەرەتایەکانی خۆیان کرد کە ئاوەڕۆ و دروستکردنی قوتابخانەیەک بوو لەم گەڕەکە. بۆیە ئێمە جیاواز لە میدیاکانی دیکە هاتینە ئێرە و داواکاریەکەمان دەست بە جێگەیاندا بەڕێز قایمقامی قەزای ڕزگاری هەر لەو جێگایە و پەیوەندیمان پێوە کرد بەڵێنیدا لە ماوەی 2 هەفتەدا کێشە و گیر و گرفتی ئەم گەڕەکە چارەسەر بکرێت و سوپاس بۆخوا دوای ئەو بەدواداچوونەی کۆباس ئەمڕۆ ئێمە هاتینە ئێرە بڕیاردرا لە ماوەی ئەم هەفتەیە تەواو کارکردن دەست پێەکە، بڕیارەکان هاتووەتەوە، ئاوەڕۆکە لە سبەی بۆ 2 سبەی ئۆفیس دێتە ئێرە دەسەکرێت بە کارکردن لە ئاوەڕۆی گەڕەکی سنگاوەکان و هەمان کاتیش قوتابخانەیەک کە 12 پۆلیە لەسەر ئیدارەی گشتی لەم گەڕەکە دروستەکرێت و دەخرێتە خزمەتی دانیشتوانی ئەم گەڕەکەەوە.